سڵاوتان لەبێت و ئەو کاتتان باش مژدەیەکی خۆش بۆ فەرمانبەران و موچەخۆرانی سنووری دارایی سەربەخۆ سۆران. دوا بە دوایەوەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە 2 ساڵی ڕابردوو لە سەر پرسی دابەشکردنی زەوی هەنگاوەکانی دەست پێ کردووە لە کابینەنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. لەم ساڵیشدا لە سنووری دارایی سەربەخۆ سۆران بە پێی ئەو زانیارانەی لە سەرچاوەیەکەوە دەستزاری کرمانجی کەوتووە ئاماژەی بەوەداوە. لە سنووری دارایی سەربەخۆ سۆران دوایەوەی کە فۆرم بۆ سەرجەم وەزارەت و بەڕێوەبەراتیەکانی سنووری دارایی سەربەخۆ سۆران نێردراون و پڕکراونەتەوە و لە ئێستادا لە وردبینیدان و دوای تەوابوونی وردبینی دەست دەکرێت بە ڕێکارەکانی دابەشکردنی زەوی لە سنووری دارایی سەربەخۆ سۆران. لە سنووری دارایی سەربەخۆ سۆران بە تایبەتی لە کۆی 6 قەزا 5 شوێن نەخشەی پێشنیاز کراوە ئامادەکراوە بۆ دابەشکردنی زەوی و کارتەکانیش لە ئێستادا ئامادەن و دوای تەوابوونی وردبینی لەلایەن وەزارەتەوە ئەوە دەست دەکرێت بە دابەشکردنی زەوی لە سنووری قەزا و ناحیەکانی سنووری دارایی سەربەخۆ سۆران. سنووری دارایی سەربەخۆ سۆران لە کۆی 6 قەزا لە 5 قەزا نەخشەی پێشنیار کراوە ئامادەکراوە و بۆ دابەشکردنی زەوی و ئەو فەرمانبەرانەی بەپێی ئەو میکانیزم و ڕێکارانەی کە لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە ئامادەکراوە دەست دەکرێت بە دابەشکردنی زەوی و لە سنووری دارایی سەربەخۆ سۆرانیش چەند شوێنێک دەست نیشان کراون. ئەو سەرچاوی ئاماژە بەوەداوە هەر شوێنێک زەوی بەردەست بوونی هەبێ لە سنتەری قەزای ناوەندی سۆران دەدرێت بە فەرمانبەرانەی کە لە سنووری دارایی سەربەخۆ سۆران نیشتەجێبن و ئەو میکانیزم و ڕێکارانەی کە لە فۆرمەکەدا هەیە بەسەریان دابەش دەکرێت.